پرسیارێکم هەیە کاک دکتۆرگیان بێز ئەحمەد ئایا تۆڵەسەنەوە هەر لە ناو مرۆڤ هەیە یاخود لە ناو ئاژەڵشە هەیە تۆڵەسەنەوە؟ پرسیارێکی جوانە دەست خۆش بێ وڵاهی ئەوە تەمەەن پێویستی بە توێژینەوە شتی وا هەیە بەڵام من چەند نمونەیەک ئەزانم کە خوێنومەتەوانێ تەسەور ناکەم تۆڵەسەنەوە لە ناو ئاژەڵا هەبێت بۆ لەبەرەوەی مرۆڤ هەر کۆمەڵێک خاصیت و سیفاتی هەیە لە ژینگەوە وەریەکدێ مەسەنی چێ لەوانە تۆڵەسەنەوەی جنا کە ئینسانیەتە دنیاوە تۆڵەسەنەوە نازانێ بەس لە ئەنجامی پەروەردەی سەقەت و لە ئەنجامی بیرکردنەوەی غەڵەت و لە ئەنجامی زوڵم و ستەمی چوار دەورەکە تۆڵەسەنەوە هەستەکەم زیاتر لە ناو مرۆڤ هەیە ئەوەی ئاژەڵ ئەیبا بەڕێوە غەریزەیە یعنی عقلی نییە بیری لێ بکاتەوانێ بڵێ ئەمە وای لێ کردومە ئەمە وای لێ کردوم هەر غەریزە بەرمەجە کراوەنی خی گەورە بەرمەجەی کردووە گورگ ئەم ڕفتارە ناکە ئیتر نەوە لە دوایینەوە هەموو گورگەکان هەروەکەن ینی ئەوە نییە بڵێن جیلی دووەمی گورگەکان شتێکی تر کا فێر ببێ هەر ئەوەیە بەرمەجە کراوە و وەکو کۆمپیوتەر چۆن بەرمەجەیەکەی بە دوای یەکەم خەتەواتانە ئەکەمەیەکەم دووەم هاتوون دیڕاستیان کردووە سەیریان کردووە تەسەور کە ئاژەڵ کامێڵی زۆر دڕندەیە زۆر لە ئینسان باشترە تۆ باسی گورگ ناکەی بڵین پڵنگ ناکەی شێر ناکەی شێر ناڵم لەگەڵ مەڕان چونکە و مەعیشەتەکەیت یا بێ شتێ بخوا وڵا هەر شێرێ ڕۆژانە بەشە گۆشتی خۆی بەرێ هەر نایەتە دەرەوە پەلامای گورگیش نایەتە دەرەوە بەڵامی تە خۆ بێ بژێ خی گەورە دروست کیلۆ بێچوو هەیە هەرە بێ بە دوای مەڕوو بە دوای ئاژەڵێک و شتێکا بگەڕێ باڵندەیەکا بگەڕێ بەڵام هاتوون توێژینان کردو لەسەر چی لەسەر هەمان توخمی خۆی بۆ نمونە گورگ لەگەڵ گورگە نەک گورگ لەگەڵ مەڕە شێر لەگەڵ شێرە پڵنگ لەگەڵ پڵنگە کاتێ شێری لەگەڵ شێرێکا شەڕەکە هاتوو متابعەیان کردووە لەو شاخ و دەشت و دەرەوە نییە ئەفلامی لەسەر ئاژەڵ و حیواناتەیە تەسویریان کردوون یا لە حەدیقە حیوانەدا کاتێ شێری لەگەڵ شێرەکە شەڕەکە پڵنگێ لەگەڵ پڵنگێکە شەڕەکە کاتێ شێرەکەی تر ئەبەزێت ئەڕوات شێرەکەی تر دوای ناکەوێت بە دوای تۆڵەسەنەوە ئینتیقاما بگەڕێت و بڵێ نامن ئیلا ببی کوژم لە توپەتی بکەم شەڕەکە کۆتاییە بەڵام تەنیا لە ناو مرۆڤ هەیە بەداخەوە کە تۆوی شەڕەکەی سەوز بوو لە ئاژەڵ خراپترە بێ ئەوەیە کە تۆ لە شەڕا بەدی لەیگرێ تەسلیمە بێ کەچی لە توپەتیەکە تێزابی پیاکە هاان لە ناو بووەڵێ ژنێکە لەگەڵ زەلامێکا مێردەکەی خۆوالێ کردو لە توپەتی کرد خۆ ڕۆژانەی بینین ئەمە لە ناو ئاژەڵان نییە با بڵین لەبەر ڕۆشنایی ئەمە ئەگەر بێت و بیری لێ بکەیتەوە بڕوە ناکەم لە ناو ئاژەڵە تۆڵەسەنەوە هەبێ لە ناو بەس مرۆڤەکانە هەیە بەداخەوە یعنی مرۆڤەگە تۆوی شەڕەکەی سەوز بێت چکێمەی مرۆڤ تۆی خێر و شەڕ ناخمانە هەیە ئیتر ئەو ژینگەی تیاژی ئەو پەروەردەی ئەکرێ ئەو بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و دەرونی کە تیاژی بیرکردنەوەی ئینسان و فەلسەفەکەی وای لێکا بێ بە گورگ یا بێ بە مەلایکەت چکە ئێمە کەینە دنیاوە مرۆڤین لە بینی هەردوو جان بکەین خێر و شەڕ تۆوی خێر و شەڕیشمان هەیە ئیتر ژینگەکە و چواردەورەکە و کوتب بیرکردنەوەکە مامان لێکە ئایا دوای شەڕەکە بکەوین تۆوی شەڕەکە بەداخەوە ئەمەی ئەم بەڕێزە کاک عەبدوڕەحمان ینی تۆوی شەڕەکە و زیاتر زاڵە بیرکردنەوەی شەڕەکە زیاتر زاڵە لە لای نەک لێبوردەیەکە